کوا موچەی ژینگە پارێزان ناونیشانی گردبوونەوەی ژینگە پارێزانە کە لە بەردەم باخی گشتی ڕانیا گردبوونەوە و مانیان لە کارەکانیان گرتبوو داواکاری سەرەکی ژینگە پارێزان پێدانی موچەکانیانە لە کاتی خۆیدا داواشیان دەکرد موچەکانیان زیاد بکرێت. پەیامەکانمان لەم چەند خاڵەدا کوور دەکەینەوە. یەکەم دەست بەجێ پێدانی موچەی مانگی دوو ژینگە پارێزان و بەڵێندان بە پێدانی موچەی مانگەکانی تر لە کات و ساتی خۆیدا. دووەمیان ڕای دەگەێنین کۆمپانیای گارێکس بیڤان پێشنیاری کەمکردنەوەی ڕۆژەکانی کارکردنی کردووە لە بەرامبەردا موچەکانمان کەم بکرێتەوە بۆ نیوە. هەر بۆیە ڕای دەگەێنین بە هەموو شێوەیەک پێشنیاری کەمکردنەوەی ڕۆژەکانی کارکردن ڕەت دەکەینەوە چکە بڕوامان وایە هیچ لە دۆخەکە ناگۆڕێت جگە لە زیادکردنی ئیمتیازاتی کۆمپانیا و خراپترکردنی ژیانی ژینگە پارێزان. کرێکارانی ژینگە پارێز دەڵێن کارەکانی خۆیان بەبێ کەم تەرخەمی کردووە بەڵام مافەکانیان پێ نەدراوە سەرڕای ئەوە ئەگەری کەمکردنەوەی موچەکانیشیان هەیە. ئەمە لە کاتێکدایە ئەوان لە بەرامبەر گرانبوونی نرخی کاڵا و پێداویستیەکانی ژیان داوای زیادکردنی موچەکانیان دەکەن. دەرێ معاشمان کەمەکەنەوە و تاخیریش دەبێ ئەڵا ئەوڕۆکانی 42 ڕۆژەم عاشمان وەرنەگرتووە قەول بوو هەموو مانجە سەری مانگ معاشمان دەنێ بەونە ئەی ئەمە بایکۆت ماچکان ئەلعانیش نایدا ئەلعانیش دەرێ وڵا نە معاشەیە لە باقی نە پارەمان هەیە هیچمان نییە ئەوی دەیکە باوی کا ئەوی نایکە پێدای سەر چاوی مانگی ڕابردی گوتیان لە کاتی خۆیدا معاش پێدەین و ئەوە بڵێ معاشەکەش لۆ زیاد دەکەین نە زیاد کرا نەکن لە کات خۆشدا وەرگی کردیە هەفتە ئەوە ماگونیوەکە مەحەشن وەرنەگرتیە دەبێ ئەوە معاشەکەن لۆ زیاد بکرێتەوە 450 کەس وە ناژیت ئێستا من کەبارە بە خۆم 350,000 هەیە دەبێ ئەوە ئەکاتەوە 150,000 بە دوو ڕۆژە کەس وایشی ناکە. کرێکارانی ژینگە پارێزی کۆمپانیای گارێکس لە ئیدارەی ڕاپەڕین سنووری 15 شارەوانی سنوورەکە لە خۆی دەگرێت بایکۆتی کارەکانیان کردووە و مانیان لە کارەکانیان گرتووە وەکو خۆیان دەڵێن تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت لە مانگرتن بەردەوام دەبن. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.